ئێمە تیمێکی هاوبەشمان هەیە کە پێکهاتووە لە نوێنەری سەرجەم سندیکاکانی سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچماڵ و نوێنەری بەڕێوەبەرایەتی زایدەن نوێنەری قایمقامێت و ئاسایش و پۆلیسی چەمچماڵ. ئەم تیمانە بەردەوام لە ساڵانی ڕابردووە بە سەرجەم نۆرینگە و دەرمانخانە پزیشکیەکانی سنووری چەمچماڵدا گەڕاون و هەر سەرپێچیەک کە تێبینی کرابێ ئیجراعاتی یاسایی بەرامبەر کراوە. لە ڕابردووە ئێمە سەرپێچی زۆر بێنرا و ئیجراعاتی لەسەر کرا و بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو بەداخۆ لەم دوایە ڕێژەی ئەو سەرپێچیانە زۆر لە زیادبوونایە. تەنانەت تێبینیەوە کراوە خەڵکانێک ئێستا هاتنەتە بواری پزیشکی و کاری پزیشیەکەن کە هیچ پسپۆڕێکیان لە بواری پزیشیان نییە و دەستیان داوەتە ئەم کارە. بۆیە ئێمە بڕیارمان داوە لە ساڵی تازەیە ئەو تیمانە چالاکانتر لە جاران چاوکراوەترن لە جاران بەسەر ئەو شوێنانەیە بگەڕین. هەڵمەتی گەڕان بەسەر نۆرینگە و تاقیگە و شوێنە پزیشکیەکانی سنووری قەزای چۆنشەماڵدا کە لە ساڵی 2010دا بەسەریاندا گەڕاوین 230 دەرچوون بووە بەسەر شوێنەکاندا. داخستنی دەرمانخانە و نۆرینگە 30 شوێن، غەرامەکردنی دەرمانخانە و نۆرینگە 3 شوێن، دەست بە سەراگرتنی دەرمان و کەرەسەی پزیشکی بەسەرچوو ناشیاو ئەوانەی کە 250 کیلۆگرام گەڕان بەسەر دەرمانخانەی سروشتی گیایی 35 شوێن، داخستنی دەرمانخانەی سروشتی گیایی 3 شوێن، غەرامەکردنی دەرمانخانە و نۆرینگە 2 شوێن، ئاگادارکردنەوە بۆ سەرجەم شوێنەکان و پڕکردنەوەی بەڵێننامە پیان 80 شوێن.